بەرنامەی مزگێنیەکان. مزگێنیەکان دەلاقەی گەشتبینی و پەیامی هیوە و ئەرخەیانین بۆ گەیشتن بە مەقسەدی سەرفرازی. مزگێنیەکان گرێدانی توانای سنووردار و بێتفاقی مرۆڤە بە دەسەڵاتی ڕەهای خالیقیەوە. مزگێنیەکان پێمان دەڵێن بڕیاردەری کۆتایی ژیانی تۆ تەنها خودایە و گەرەکە متمانی پێ بکەیت. مزگێنیەکان لە ئامادە و پێشکەشکردنی مامۆستا ئیسماعیل حەمە ئەمینە. بەرنامەی مزگێنیەکان. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، سپاس و ستایش بۆ خوای گەورە، درود و سڵاوات بۆ گیانی پاکی پێغەمبەری سەروەر. بیسەرانی بەڕێز، لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی بەرنامەی مزگێنیەکان. بەوە دەست پێەکەین بە پرسیارێک کە ئەڵێین ئایا دڵخۆش بین بە جەژن و بۆنە و مناسەبەکان؟ زۆر جار جەژنی ڕەمەزان و قوربان هاوزەمانە لەگەڵ چەوساندنەوەی مسلمانان لە وڵاتێک لە وڵاتانی جیهان. ئیتر زۆرێک لە مسلمانان لە وڵاتەکانی دیکە ئەپرسن چۆن دڵخۆش بین بە جەژن لەم دۆخەدا؟ ئێمەش دەڵێین دڵخۆش بن، بەڵکو دڵخۆشبوونتان بە جەژن نیشان بدەن و دەریشی بخەن. بۆچی؟ چونکە ئەو پەروەردگارەی کە فەرمانی کردووە گرنگی بدەین بە ناڕەحەتیەکانی مسلمانان، هەر ئەو فەرمانمان پێ ئەکا کە دڵخۆش بین بە عیبادەتەکانمان. خوای گەورە فەرمێ وَلِتُكْمِلُوا الْعِدَّةَ وَلِتُكَبِّرُوا اللَّهَ عَلَى مَا هَدَاكُمْ وَلَعَلَّكُمْ تَشْكُرُونَ. ڕۆژەکانی تەواو بکەن و یادی خوا بکەنەوە کە ئەو ڕێگەی نیشانداون و پێویستە شکرانەی خوای خۆتان بکەن هەمیشە. و فەرمێ قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير مما يجمعون. پیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم، لەو چاکە و بەزەیە کە خوا پێی داون کەیف خۆش بن و دڵخۆش بن. ئازیزان، جەژنەکان ئاهەنگ و خۆشی دەربڕینە لە بەرامبەر ئەنجامدانی عیبادەتەکان و فەزڵ و پاداشتی خوا کە چاوەڕێی دەکەین. جا ڕۆژووی مانگی ڕەمەزان بێت یان هەر بۆنە و مناسەبەیەکی تر بێ کە ئێمە ئەنجامی ئەدەین. بۆیە خۆشی و شادی جەژن دەربڕین لە ڕقی ئەوانەی کە دەیانەوێت لێمان تێک بدەن و تووڕەکردنی دوژمنانی ئیسلام دەچێتە ناو چوارچێوەی کار و کردەوەی چاکە و کاری خەیرەوە. خوای گەورە فەرمێ ولا يطؤون موطئا يغيظ الكفار ولا ينالون من عدو نيلا إلا كتب لهم به عمل صالح. هەر هەنگاوێک کە ئەینێن خواناناسان تووڕە ئەکا و هەر زەبرەیەک لە دوژمنی دەوەشێنن، گشتی خوا بە چاکە بۆیان ئەنووسێ. خوا پاداشتی چاکەکاران ون ناکا. بەڕێزان، ئەوان دەیانەوێ ئێمە لە ناو ناڕەحەتی و خەم و خەفەتا بین. وَدُّوا مَا عَنِتُّمْ قَدْ بَدَتِ الْبَغْضَاءُ مِنْ أَفْوَاهِهِمْ وَمَا تُخْفِي صُدُورُهُمْ أَكْبَرُ. هەر ئەوان هەمیشە حەزەکەن کە ئێوە تووشی ناڕەحەتی ببن، جگە لەوەی کە دژایەتی ئێوەیان بە دەمدا دێت، بەڵام ڕق و غەرەزێکی لە دڵی ئەواندایە فرەتر و زیاترە. نێت و ڕازەکانیان بەدی مەهێنن، دڵخۆشی جەژن نیشان بدەن وەک بەرزڕاگرتنی دروشمەکانی پەروەردگار. ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ جەژنەکان لە تایبەتترین ئەو شتانن کە ڕێبازەکانی پێ جیا دەکرێتەوە. ئیبن الحەجەریش ڕەحمەتی خوا لە ئەویش بێ فەرمێ نیشاندانی دڵخۆشی و شادمانی لە جەژنەکان لە دروشمەکانی ئاینە. لەگەڵ ئەوەشدا ئەم فەرمایشتەی پەروەردگارت هەمیشە لە یاد بێ کە ئەفەرمێ ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. دیارە هەر کەس دروشمەکانی خوا و پێودانگەکانی خوای گەورە کە دایناوە ڕێز لێ بگرێ، نیشانەیە کە بە دڵ لە خوا ئەترسێ. شادی و دڵخۆشی جەژن نیشان بدەن تا دڵخۆشی بە دروشمەکان لە نێو دڵ و دەرونی مناڵەکانیشماندا پەخش بکەین و
بەهۆیەوە خۆشەویستی ئەم ئاینە بچێتە دڵیانەوە و بە گەورە تەماشای بکەن. دینداریش نەبەسراوەتەوە بە خەم و خەفەت و خەمۆکی، بەڵکو دەمانەوێت دڵ و دەروونێکی پڕ لە هێز و گەشببینیان بۆ جێبێڵین دوای خۆمان. دڵخۆش بوون بە جەژن نیشانەیە کە ئەم مسڵمانە پابندە بە ئیسلامەوە، بۆیە دڵخۆش بوون بە جەژن نیشان بدەن تا بانگەوازێک بێت بۆ میلەتانی تر بێنە ناو ئیسلام. بەهۆی بینینی دڵخۆشیمان بە دروشمەکانی ئاینەکەمان پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبارەی یاریکردنی حەبەشە لە مزگەوت لە ڕۆژی جەژنە فەرمی با جوولەکەکان بزانن کە بواری یاریکردن هەیە لە ئاینەکەماندا، ئەو ئاینەی بە من دانێراوە، واتە بە پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام، ئاینێکی پاک و ئاسان و بێکەم و کورتیە. خۆشەویستان، گرنگەوەیە هیچ شتێکی حرام ئەنجام نەدرێت لە کاتی جەژنەکان و ئاهەنگگێڕان و بۆنە و مناسەبەتەکانە، بەڵکو ئەوە بیر خۆمان بێنینەوە کە ئێمە بەندایەتی خوا دەکەین بە نیشاندانی دڵخۆشیمان، ئیتر چۆن بە سەرپێچکردنی یان سەرپێچیکردن لە خوای گەورە دڵخۆش بین. بەڵێ ئازارە چێژین بۆ براکانمان و گرنگیان پێ ئەدەین و ئەوەی لە توانامان بێ بۆ سەرخستنیان دەیکەین. لە هەمان کاتا بە شێوازی دروست دڵخۆشیمان بە جەژن دەردەبڕین و بەهۆی ئەوەشەوە دوژمنەکانمان ناڕەحەت و تووڕەکەین. دەسا خودایە پشت و پەنای براستەم لێ کراوەکانمان بە لە هەموو شوێنێک، پشتیوانمان بە لە سەرخستنیان، تۆڵە لە دوژمنانمان و دوژمنی سەرەکی دینەکەت بکەرەوە. عیزەت و سەرکەوتن بەم ئومەتەش ببەخشە بە شێوەیە کە دەستی ئێمەشی تێدا بێت ئەم سەرکەوتنە ئەی پەروەردگاری جیهان. ئازیزان، هەموو ساڵێک ئێمە و ئێوە و سەرجەم شوێنەکانی تر، شوێنە پیرۆزەکانمان و مسلمانان بەگشتی لە خێر و خۆشیدا بن و تاوانبار و دووڕوەکانیش لە سەر شۆڕی و زیلەتدا بن. خوای گەورە لە ئێمە و لە ئێوەشی قبوڵ بکات. خۆشەویستان، ئەمە باسی ئەوە بوو ئایا دڵخۆش بین لە جەژنەکان و بۆنەکاندا. ئێستا ئەچینە سەر باسێکی تر کە ئەفەرمێ ئەوەندە بە شان و باڵیان هەڵمەدە. ئەبێ مسلمانان هەست بە گەورەی نرخی خۆیان بکەن لای خوای گەورە بەرامبەر باقی خەڵکانی تر، نەک وەک هەندێک خۆیان بەکەم دەزانن بەرامبەر کوفری عالەمی. گوێ بگرە لەم بەسەرهاتە کە بانگخوازێک بمانە گێڕێتەوە، ئەفەرمێ کاتێ لە زنجیرە باسی ئافرەت لەبارەی ئافرەتەوە قسەم کردبوو، وا دەردەکەوت کە من بە شان و باڵی خوشکاندا هەڵدەدەم. منیش دەمگوت پێیان بڵێ دەمەوێت بە شان و باڵی ئافرەتی مسلمان و پیاوی مسلمان و کوڕ و کچی مسلمان هەڵبدەم، هەموو ئەوەش بە شێوەیەکی ڕاست و دروست ئەنجام بدەم. ئەمەوێ مسلمانان هەست بە گەورەی نرخی خۆیان بکەن، بە جیاوازی زۆریان لەگەڵ باقی خەڵکی تر. ئەوجا لەبارەی ماف و ئەرکەکانمان بەرامبەر یەکتری قسە دەکەین، بەڵام لە سەرەتادا دەبێت ئەو متمانەیە بگێڕینەوە بۆ خۆمان بە ڕێزگرتنی خودی خۆمان و شانازیکردن بە شوناسی ئیسلامی و تێڕوانینی ئەرێنی بۆ خۆیان لە نێو مسلمانان پەخش بکەین و دەری بخەین و بڵاوی بکەینەوە. بە تایبەت لەم سەردەمە کە ڕاگەیاندن کار دەکات لەسەر دروستکردنی ئەو هەستە لای مسلمانان کە خوێنیان هەرزانە و هیچ نرخێکیان نییە مسلمانان. بەداخەوە تەنانەت لێرەش لە ناو خۆماندا بەرامبەر یەکیش وەهاین جار جار بەداخەوە. کە سەیرەکەی لەم سەردەما کە هەندێک لە مسلمانان خەریکی پەخشکردنی گرەی خۆ بەکەم زانین و بەکەم تەماشەکردنی خود و سەرسامبوونن بە میلەتە زاڵبووەکان و سەرقاڵی کاڵکردنەوەی سنووری جیاکەرەوەی نێوان ئیسلام و کوفرن لەژێر ناونیشانی بەناو لێبوردەیی و ڕێزگرتنی ئەوانی دیکە. ئەنجامەکەشی ئەوەیە کە مسلمان هەست بکات کە یەکتاپەرستی و ئیسلامەکەی هیچ نییە و هیچ سوودێکی نییە بۆی لە دنیا و لە پاشە ڕۆژیشدا. تەنانەت وتاری زۆرێک لە زانا و واعیزەکان بە شێوەیەک لە شێوەکان تەواوکاری ئەم پرۆسەی تێکشکاندنەیە بەداخەوە، ئەویش بەهۆی زۆر لۆمەکردن و
زۆر سەرجەنشتکردن و دوور لە هاندان و کارکردن بۆ بەهێزکردنی تاکی مسلمان. یەکێک لە گەورەترین ئەو شتانەی کە لە ڕێەوە لە خوا نزیک دەبینەوە ئەوەیە کە بیری مسلمانان بێنینەوە کە کەسێکی گرنگە. مسلمان لای خوا زۆر گرنگە، سەنگ و قورسایەکی زۆری هەیە لای پەروەردگار بەهۆی باوەڕەکەیەوە. خوای گەورەش ڕێزی لێناوە، خوێن و ناموس و ماڵی حرام کردووە، وەک حرامی ڕۆژی حرام لە مانگی حرام لە شاری حرامدا، چونکە کەسێکی گرنگە لای خوا. هەر لەم سۆنگەیەوە بەبیر ئافرەتی مسلمان دەهێنمەوە کە خوای گەورە خەشم و تووڕەیی خۆی دەڕژێ بەسەر ئەو کەسەی کە بەخراپی باسی ناموسی دەکات. إن الذين يرمون المحصنات الغافلات المؤمنات لعنوا في الدنيا والآخرة ولهم عذاب عظيم. ئەو کەسانەی بۆ ژنانی داوێن پاکی سربەخۆ ئازاد بوختان ڕێک دەخەن لە دنیاش و لە قیامەتیشا بەر لەعنەت دەکەون، سزاشیان زۆر دژوارە. زۆر بە پێویستی ئەزانم یادی مسلمانانی دەخەمەوە کە شەرعی پەروەردگار بۆ مردنی مسلمانێک هاتە لەرزین کە سەعدی کوڕی مەعاز بوو، خوای لێ ڕازی بێ. بۆیە چاک بزانە یەک فرمێسکی تۆی باوەڕدار زۆر بە نرخە لە تەرازووی پەروەردگار و لە ئاگری دۆزەخ ڕزگارت دەکات ئینشاءڵڵا. کەچی لەولاوە زەوی و ئەوەی تێدایەن ناتوانێت بێ باوەڕێک ڕزگار بکات. بەڵێ ئەمەوێ بە شان و باڵی گشت مسلماناندا هەڵدەم ئەو تێڕوانینەی کە دەبێت لە بەرچاومان بێت و لە بەرچاویان بێت تێڕوانینێکی مەزنە، چونکە ئەمانەتی ئیستیخلاف لە زەوی و پێشەوایەتی کردنی میلەتان لە هەموو بوارەکاندا لەسەر زەوی، بانگەوازکردنی خەڵکی تا لەگەڵ ئێمە شاد و بەختەوەر بن بە ئاینی پەروەردگار و ڕزگارکردنی مرۆڤایەتی لە گومڕایی و بەندایەتی کردنی ستەمکاران بۆ فراوانی دنیا و پاشە ڕۆژ زۆر باش بزانە کە ئەرکێکی مەزنە و پێویستی بە کەسانی مەزن هەیە کە قەدری خۆیان بزان و هەست بەوە بکات کە ڕێز لێگیراوە لای خوای گەورە. بێبایەخبوونی لە لای بێباوەڕ و دووڕوو دووڕوەکان کاری تێنەکا. ولله العزة ولرسوله وللمؤمنين ولكن المنافقين لا يعلمون. دەسەڵاتیش عیزەتیش هەر بۆ خوا و هەر بۆ پێغەمبەر و هەر بۆ تاقمی باوەڕدارانە، بەڵام ئەو دووڕوو دوو ڕازانە هیچی لێ نازانن. خاڵێکی کە ئەبێت ئیشارەی پێ بکەین و ئاماژەی پێ بکەین بریتێ لە شتی دزە پێکراو نییە، بەڵکو بە مەبەستەوەیە. مەبەستمان چییە لەم باسە؟ شتی دزە پێکراو نییە، بەڵکو بە مەبەستەوەیە. ئازیزم، هیچ سنوور و سانسۆرێک نییە بۆ ئەو هەواڵ و وێنە و گرتە ڤیدیۆیانەی پەخش دەکرێ کە ئازار بە دەروونمان ئەدەن. برای مسلمان، ڕاگەیاندنی جیهانی ئەو شتانەمان بەدۆگازێتەوە کە دەبێتە مای خەم و خەفەت لە وێنە و گرتە ڤیدیۆیی ستەمکردن لە مسلمانان، بەڵام ڕێگە نادەن ڕاگەیاندنەکانیان وێنەی تۆقێنەری مردوەکانی خۆیان نمایش بکەن و مسلمانان بیان بینن. جا ئەوەی کە خەمەکە زیاد دەکات ئەوەیە زۆرێک لەو وێنە ئازاربەخشانە دیمەنی دزە پێکراو نین، دیمەنی سوتفە و دزە پێکراو نین، بەڵکو کاری ڕێکخراون بە تەنزیم کراون بۆ ئازاردانی معنەویاتی تۆی مسلمان و واد لێ بکەن ژیانێکی پڕ لە خەم و پەژارە بژیت. ئەوان دەیانەوێ هەست بە بێنرخی خۆمان بکەین وەک مسلمانێ، هەروەها بێنرخی برا مسلمانە هاوشێوەکانیشمان و بێنرخی هەموو ئەو شتانەی کە پەیوەستن پێیانەوە، بەڵکو بەداخەوە بێنرخی ئیسلامیش کە نەعوذ بیلا ئەوان ئەیانەوێ ئەوەمان دوژمنانمان دەیانەوێ ڕقت لە خۆت بێتەوە و تووشی سڕبوونی فکری و هزری و پەککەوتنی ئیرادە ببیت. هەموو ئەوەیان لێت دەوێت تا بە ئاسانی زاڵ بن بەسەرمانە و بەسەرتا. بۆیە ڕوونەکە مێژوو بۆمان دەگێڕێتەوە کە تەتارەکان لە سەرەتای داگیرکردنی جیهانی ئیسلامی کوشتارگەیەکی زۆر گەورەیان لە بوخاری و سەمەرقەند ئەنجامدا،
بەمەش ترس و بیم لە دڵی مسلمانانی شوێنەکانی دیکە لە عالەمی ئیسلامی بڵاو بوویەوە. تەنانەت جەنگیزخان هێزێکی 20,000 سەربازی نرد کە بە ئاسایی و ئاسانی هاتوچۆیان دەکرد لە ناو ملیۆنان مسلماندا لە خۆرەڵاتی شانشینی مەزنی خەوارزمیدا. خەڵکیان دەکوشت و تاڵانیان دەکرد، هیچ کەسیش نەیەوێرا ڕوبەڕوویان بێتەوە. جا خوشک و براکانم، نەکەن تێک بشێن، نەکەی ڕۆحت کۆت و بەند بکەیت بە زنجیرەکانیان و کلیلەکانیان ڕادەست بکەیت. ئەم هەستانە بگۆڕە بە کردار، واز بێنە لە لۆمەکردنی خۆت و لۆمەکردنی ئەو مسلمانانەی لەگەڵتن. خوای گەورە فەرمێ لا یوکەلیف الله نەفسا ئیلا وسعها، خوا ئەرکی لە توانا بەدەر بەسەر کەسدا ناسەپێنێ. جا بزانە چیت پێدەکرێ ئەنجامی بدە، سستی منوێنە تێیدا. ئەو کاتە پەروەردگاریش بۆ ئەو شتانەی توانای تۆ نایگاتێ باڵاتر و بەرزتر بێ لە تۆ، خوای گەورە خۆی دێتەکایەوە و ئەنجامی ئەدا. والذین اهتدوا زادهم هدى وآتاهم تقواهم، ئەو کەسانش هاتوونەتە سەر ڕێگە ڕاستەکە، خوای گەورە زیاتر شارەزایان دەکات و ترسی خۆیان پتر دەخاتە دڵەوە. ئازیزم، مەترسە لێیان، ئەوان تاقیکردنەوەن بۆ تۆ. ذلك ولو يشاء الله لانتصر منهم ولكن ليبلو بعضكم ببعض. بۆیە دڵنیاین پەروەردگار نیشانمان ئەدا کە کام لە ئێمە ئارام دەگرێت تا پاداشتی بداتەوە بە ژیانی هەتاتایی لەکوێ لە بەهەشت. وجعلنا بعضكم لبعض فتنة أتصبرون، هەندێکتان ئەکەینە مای تاقیکردنەوە بۆ هەندێکی ترتان، ئاخۆ ئێوە ئەهلی سەبر بن، خۆراگرن. هەروەها دڵنیاش بە هیچ شتێکیش ناتوانێت ڕێگری بکات لەوەی پەروەردگار سەرمان خات بەسەریاندا گەر بە هەموو توانایەکمانەوە هەوڵی سەرخستنی ئاینەکەی بدەین. ولا تهینوا ولا تحزنوا وأنتم الأعلون إن كنتم مؤمنين. باسستی ڕوتان تێنەکا و خەمیش مەخۆن، هەر ئێوەن کە سەرەکەون ئینشاءڵڵا ئەگەر بڕواتان بەخوا هەبێ. خۆشەویستان، خاڵێکی ترمان هەیە کە گرنگە، ئەویش ئەوەیە دەبێت دڵخۆش بین. پرسیارەکە ئەمەیە، ئایا دڵخۆش بین یان غەمبار و خەمۆک بین؟ وەڵامەکەش دیارە ئازیزەکەم، بەڵێ دەبێت دڵخۆش بین. ئەگەر چی بۆ ڕووداوێکی ڕاگوزەر تووشی خەم و خەفەت بوویت، هەمیشە حاڵەتی ئاسایی بۆ تۆ ئەوە گونجاوە کە وەک مسلمانێک دڵخۆش بیت و لێ نەگەڕێی خەم و خەفەت، گشت ئەو هۆکارانت لەبیر باتەوە کە ئەبێتە هۆی دڵخۆشی بۆ تۆ. چونکە پەروەردگار نیعمەتی وجود و بوونی پێبەخشیوین. ناکرێ شتێکمان پێ ببەخشێ کە ئەو شتە بەدبەختی و دەردیسەری بێت بۆمان. ئەبێ بوونمان لەم ژیانەدا نیعمەتێک بێت کە پاڵمان پێوە بنێت بۆ ئەوەی دڵخۆش بین. بۆچی؟ چونکە پەروەردگار ئێمەی هەڵبژاردووە لە نێو هەموو مرۆڤەکاندا کە لە ڕیزی بەندەکانی و شوێنکەوتەی پێغەمبەرەکەی محەممەد بین صلی الله عليه وسلم، کەوە ئەو پەڕی مای دڵخۆشیە. بۆیە ئەبێ دڵخۆش بین. لەبەر ئەوەی گومانی باشمان بە پەروەردگار هەیە، دەبێت دڵخۆش بین، چونکە ئەو کەسەی بە دوواداچوون بۆ ژیان نامەی خۆشەویست صلی الله عليه وسلم دەکات ناتوانێت وشەیەک بدۆزێتەوە لە ژیان نامەی پێغەمبەردا عەلەیهی سەلات وەسەلام کە مانای نائومێدی بگەێنێت، یان هەڵوێستێکی بەرچاوکەوێ کە ڕەشبینی تێدا بخوێنێتەوە، بەڵکو ژیان نامەکەی سەر تاپا ئیجابی و ئەرێنی و مایی دڵخۆشی و بەرەو پێشچوونە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرمەشقمانە، بۆیە دەبێت دڵخۆش بین، چونکە ئەو نەفسەی دووچاری خەمۆکی بووە زەوی ئاوەدان ناکاتەوە. ناتوانێت زەوی کەسی خەمۆک، کەسی دڵتەنگ و ڕەشبین ناتوانێت زەوی ئاوەدان کاتەوە، ئەرکی جێنشینی بەدی نایەنێت کە ئەو ئەرکە واجبە لە سەرمان لەلایەن خوای گەورەوە. بەڵکو دڵخۆش بین، چونکە خەڵکی پۆل پۆل ڕووناکەنە ئاینی پەروەردگار گەر ئێمە ببینن خەمۆکین و هەمیشە ڕووگرژ و
دەم بە خەندەنین. هەموو مرۆڤێک بە شوێن بەرنمەیەکی ژیاندا دەگەڕێت کە بەختەوەری و دڵنیایی پێبەخشێ. ئەگەر خەڵکی لە ڕوخساری ئێمەدا ئەو بەختەوەری و دڵخۆشی و خەندە نەدۆزنەوە، ئەوە بانگەوازەکەمان سەرنجیان ڕناکێشێ، دینەکەمان سەرنجیان ڕناکێشێت، چونکە ئەو کەسەی شتێکی نەبێت ناتوانێت بیبەخشێ. وەکو عەرە بەڵێ فاقید الشەیء لا یعطی. نابێ بربەست بین لە بەردەم ڕێگەی پەروەردگار بە گرژومۆنی و ڕوخسارمان هەمیشە گرژومۆن بێ، بەڵکو ئەبێ ڕوومان گەشت بێ، دڵمان خۆش بێ، دڵخۆشی نیشان بدەین لە ناخەوە، لە دڵەوە دڵخۆش بین، چونکە دوژمنەکانمان ئەیانەوێ ئێمە خەمبار بین، معنەویاتمان بشکێنن، پێیان ناخۆش سەردەخەنە لەسەر لێوەکانمان بێ، هەمیشە دڵمان خۆش بێ. لەبەر ئەوە پەروەردگار بە تووڕەکردنیان خێرمان بۆ ئەنووسێ. ئێمە ئەبێ هەمیشە ڕووخۆش بین، دڵخۆش بین، بۆ ئەوەی خوای گەورە خێرمان بۆ بنووسێ. ولا يطؤون موطئا يغيظ الكفار ولا ينالون من عدو نيلا إلا كتب لهم به عمل صالح. واتە هەر هەنگاوێکی دەنێن کە خوانەناسان تووڕەکە و هەر زەبرەیەک لە دوژمنی ئەوەشێنن، گشتی خوا بە چاکە بۆیان ئەنووسێ. خوا پاداشی چاکەکاران ون ناکە، بۆیە دەبێت تووڕێیان کەین و دڵخۆشیان نەکەین. چونکە قورئان کە کتێبی پەروەردگارمانە، ئەوە لە بەردەستە کە ئەگەر دابەزێنرایە بۆ سەر چیایەک، ئەوە لە ترسدا ورد و خاش دەبوو. ئازیز گیان، کاتێ پەروەردگار کە دڵەکانی بەدەستە گەربیێ بەندەیەک دڵخۆش بکە، ئەوە هەموو هێزی سەرزەوی ناتوانێت دڵتەنگیکە. لە غەزە شتی زۆرمان بینی لە ئیمان و پشتبەستن بە خوای گەورە. یەک نمونەی سادە ئەهێنینەوە، ئەیخێنەوە بیرتان کە بە چاوی خۆمان وێنەی ئەو منداڵانەمان بینی کە سەریان شکا بوو و لە فاف دەست و قاچیان پێچرا بوو، کەچی بزە لە سێر لێوان بوو، دروشمی سەرکەوتنیان بەرز دەکردەوە. بۆیە ئەبێ ئێمەش دڵخۆش بین، چونکە سەرنجامی هەموو یەکتاپەرستێک بۆ بەهەشتە ئینشاءڵڵا. گەرچی پێشتر تووشی هەر شتێک بوو بێ، دەبێت دڵخۆش بین، چونکە چاوەڕێی ئەوە دەکەین بچینە بەهەشتەوە، کە تەنیا یەک هەڵکێشان لە بەهەشت داماوترین کەس لە دنیا، ناڕەحەترین کەس والەیەکا لەوێ بڵێ نەبەخوا پەروەردگارم هیچ کڵۆڵی و هیچ ناڕەحەتیەکم نەدیوە هەرگیز. براکەم، دەبێت دڵخۆش بین، چونکە ئێمە دەتوانین ببینە شکۆمەندترین کەسی سەرزەوی. بەچی؟ بەوەی گوێڕایەڵی پەروەردگارمان و خواکەمان بکەین تا ببینە یەکێک لە دۆستەکانی ئینشاءڵڵا. ئیتر داوای لێ بکەین پێمان دەبەخشێ، پەنای پێ بگرین ڕزگارمان دەکا، جەنگیش ڕادەگەیەنێ بەرامبەر ئەوانەی دوژمنایەتیمان دەکەن. بۆیە حەقی خۆیەتی ئێمە هەمیشە دڵخۆش بین، چونکە ئێمە ئەو ئومەتەین کە بەر ڕەحم و بەزەیی خوا کەوتوین و خوای گەورە دەربارەی ئێمە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئێمە ئەی محەممەد ڕازی دەکەین لەبارەی ئومەتەکەوتەوە، ئیتر دڵتەنگ مەبە و ئێمە تۆ دڵتەنگ ناکەین. بۆیە دەبێت دڵخۆش بین، چونکە باوەڕدار هەموو شتێکی هەر خێرە و ئەمەش تەنیا باوەڕدار دەگرێتەوە. دیسان دەڵێن بۆیە دەبێت دڵخۆش بین، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ شتەکان ئاسان بکەن و قورسی مەکەن، مژدە دەربن و خەڵکی مەتۆرێنن. بۆیە دەبێت ڕووگەش و مژدە بەخش بین و دڵخۆش بین، چونکە تەنانەت پێشکەوتنی دوژمنانی ئیسلام لەوەی لە بواری ئاسمانیان خستۆتە ژێر کێفی خۆیان، ئەوە خوا باڵادەستە بەسەر بەندەکانیەوە، لەسەری ئەوانەوە خوا یەگەیە. بۆیە دەبێت دڵخۆش بین، چونکە بێئومێدی لە خەسڵەتی بێباوەڕانە. ئینەه لا یەیئەس من ڕەوحی الله ئیلا القەوم الکافرون. هەر ئەوانەی خوانە ناسن لە بەزەی خوا نائومێدن. بێهیوابوون لە سروشتی گومڕایانە، لە سروشتی مسلمان نییە. ومن يقنط من رحمة ربه إلا الضالون. دەبێت دەم بە پێکەنین و دڵخۆش بین، چونکە پەروەردگارە فەرمێ ئەلا ئین ئەولیاء الله لا خوف عليهم ولا هم يحزنون.
سبحان الله چەند جوانە. با تێ بگەن کە ئەوانەی دۆستی خوان هیچ ترسێکیان لەسەر نییە و خەمیش نایانگرێ و خەمیش ناخۆن. ئازیزم دڵتەنگ نابین بەڵکو دڵخۆش دەبین چونکە پەروەردگارە فەرمێ لەهم البشرا في الحياة الدنيا وفي الآخرة. مژدە بۆ ئەوان هەیە لە دنیا و قیامەت. ئەوە بۆ ئێمەیە کە لە دنیا و لە پاشە ڕۆژدا حەقە دڵخۆش بین. پەروەردگارمان پێویستی بەوە نییە ئازیزم کە داوامان لێ بکات بەدەستی خۆمان سزەی خۆمان بدەین، بەڵکو حەقە لەسەرمان دڵخۆش بین چونکە پەروەردگارێکی بەسۆز و بەخشندەمان هەیە. بۆیە حەقە ئەوەی بڕوای بە پەروەردگارێک هەیە بەو سیفەتە جوانانە ئەمە سۆز و بەخشندەیی و ئەوینیەکەیەتی کە دڵخۆش بین چونکە ئێمە بڕوامان بەخوایەکە کە لە ساتێکدا لێی دەپاڕینەوە لە هەموو گوناهەکانمان خۆش دەبێت و باکی نییە لێی، بۆیە دەبێت دڵخۆش بین. ئەی ئەو کەسەی خەمی ئومەتەکەت هەڵگرتووە، ئەی مسڵمانی خۆشەویست، با گەشبین بووین و پێ بکەنین. دەزانم ڕەنگە ئەمە قورس بێت لەگەڵ ئەو بارودۆخەی کە پێیدا تێدەپەڕین، بەڵام بیرت بێ کە گرژ و مۆنیت نابێتە هۆی ڕزگارکردنی لێ قەوماوێک و دوورخستنەوەی دوژمنێک و ڕێنمونیکردنی سەرپێچی کارێک و عاسیەک، بەڵکو دەبێتە هۆی ئەوەی پانتایەکی زۆر لە نێو دڵی مسلمانان لەدەست دەین لە بەرژەوەندی دوژمنەکانمان و دوژمنەکانیان. دوژمنەکەمان کارێکمان پێدەکات کە هەموو دڵێکی زیندوو دەهەژێنێ، زۆر بێڕەحمانە لێمان ئەدا، پاشان دیمەنی گرژ و مۆنی ڕوخسارمان نیشان خەڵکی دەدات تا وامان لێ بکات کە خەڵکێکی تند و تیژ و وشک و ڕقاوین بە خەڵکی ئەڵێ لەگەڵ ئاین و هەڵگرانی خەم و خەفەت و ناڕەحەتی هەیە. ئەها ئەوان ئاینیان هەڵگرتووە هەر لە ناو خەم و خەفەتان ڕقیان هەیە، لای منیش خۆشی و شادمانی هەیە. دژمنەکەمان ئاواڵێ، بۆیە وەرن بەرەو لای من، خەڵکی باڵەکە بۆ لای خۆی لە مسلمانان دووریە خاتەوە، ئیتر شناسی مناڵانی مسلمان دەشواتەوە و ئەقڵیان دەشەوێنێت و ئەخلاقیان تێک دەدات. بۆیە لە کۆتاییدا ئاڵێم ئازیزم، برام، خوشکم، هەل بە دژمنەکەت مەدە، بەڵکو زەردەخەنە دروست بکە، چاوەڕێی پاداشیش بکە لەم کارتدا، وەک چۆن چاوەڕێی دەکەیت لە کاتی گرنگیدانت بە کاروباری ئومەتەکەت. بێگومان هەژمونی ستەمکاران بەرەو نەمان دەڕوات ئینشاءڵڵا، سەرنجامیش هەر بۆ کەسانی لەخواترسە، والعاقبەت للمتقین. لەبەرەوە و لەبەر ئەوەی پەروەردگارمان فەرمانمان پێدەکات کە دڵخۆش بین، دەفەرمێت قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا. بۆیە دەبێت و هیچ گومانی تێدا نییە و بژاردەیەکی ترمان نییە جگەلەوەی کە دڵخۆش بین و دەبێ بەردەوامیش دڵخۆش بین و بەردەوامیش گەشبین بین. خۆشەویستان، لێرەدا بەم شێواتی نەکۆتایی ئەڵقەی ئەم جارش تا ئەڵقەی داهاتوو بەخوای گەورەتان سپێرم. خواتان لەگەڵ.